زۆر جێگەی خۆشحاڵیە کە بە بەردەوامی لە شاری ڕۆشنبیری کارە هونەریەکان بەردەوامیان هەیە و بەشێک لە پیشاندانی جوانیەکانن بۆ چاوی بینەر. بگومان لە ئێستاە ئەبینین کە بە خۆشحاڵیەوە پێشانگای هەم پەیکەر و هەم پێشانگای تابلۆ بەردەوامیان هەیە و بەشێکی زۆر لە تابلۆ ناوازەکانی شێوەکاران نمایشەکرێت. بە خۆشحاڵیەوە ئەم جارە پێشانگایەک بۆ دوو لە شێوەکارە دیارەکان، بەڵام یەکێکیان کوردە، ئەویش زۆر بەڕێز کاکێ من حەمیدا، و یەکێکی تر لەو شێوەکارە دیارانەی کە بە ناوی ئان بنوایە کە بەرەچەڵک فەڕەنسیە، پێکەوە کارە بڵین شێوەکارەکانیان نمایش کران. ڕۆژی 21 مانگە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی ئامێزی بۆ چابلۆکانی هەرێک لە شێوەکاران ئان بنوای فەڕەنسی و هێمن حەمید کردەوە کە تێیدا بەشێک لە کارە هونەریەکانیان نمایش کران. زۆر بەخێر بێن. ئەو نمایشێ ئەمڕۆ ئەیبینن ڕێکخراوی باڵندەبارانی فەڕەنسی لەگەڵ بە هاوکاری لەگەڵ با بڵێن ئیدارەی ئەمنە سوورەکە بەیەکەوە هاوکاریان کردین بۆ ئەوەی ئەم نمایشە لە شاری سلێمانی بکەین. من وەک هێمن حەمید هونەرمەندێکم لە هەرێمی کوردستان ئان بەنیۆن لە وڵاتی فەڕەنسا، ئەو لە لای خۆیەوە ساڵانێکە با بڵێن ئیشی هونەری ئەکا لەسەر جەنگ دەربارەی چەک، کاریگەریەکانی چەک بەسەر کۆمەلگای جیهانی، و لە لای خۆشیەوە تۆزێک هەمووشۆی ئەوەی کردووە کە کورد وەکو میلەتێک یەکێکە لەو گەلانە، یەکێکە لەو کۆمەلگانەی کە بۆتە قوربانی جەنگ، قوربانی چەک، بەپێی توانای خۆی ئیشی کردووە لەسەر مێژووی ئەو میلەتە. زیاتر ئیشەکانی ئەو دەتوانە بڵێم وێنە کێشانە، لە ڕێی وێنە کێشانەوە گزارشتی لەو کاریگەریانی جەنگ کردووە. من لایەن خۆمەوە لە بەروی بەشدار بووم لە مووسڵ لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی کارم کردووە کە چوومە ناو واقعی جەنگ، کۆمەڵێک شت کاریگەری لێم کرد. من چەک دروست کەم، بەڵام چەک لە دژی چەکێکی هونەری کە دەتوانم بڵێم چەکێکی نەرمە لە دژی ئەو چەکەی کە ئێستا لە دەرەوەی ئەو هۆڵە ئەیبینین کە مێژووی ملەتی ئێمە، مێژووی قڕکردنی میلەتی ئێمە لە ڕێی ئەو چەکانەوە بووە. و هەموو ئەو جەنگانەی کە لە دنیا ڕوئەدەن، بۆ نمونەوەی ئێستا لە نێوان فەڵەستین و ئیسرائیلیش ئێمە پرۆتستی دەکەین، ئێمە دژی بەکارهێنانی هەموو جۆرە چەکێکی. بە بڕای من مرۆڤ ئەبێ لە ڕۆژگاری ئەمڕۆ بەتەنیا لە ڕێی کۆمنت و لە ڕێی نووسین و لە ڕێی دەربڕینی شتێکی بچووکەوە پرۆتستی جەنگ نەکات. ئێمە وەک هونەرمەند هەوڵمان داوە بە کارێکی زۆر قورس، ینی بەڕاستی و کارانە ئێمە کردومانە قورسە، ینی لە هەموو ڕێکەوە. ئیتر ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵمان داوە لە ڕێی هونەرەکەمانەوە پرۆتستی چەک بکەین لە دژی جەنگ و لە دژی هەموو ئەو شتانەی کە جەنگ لە بە دوای خۆی دادێنێ. بۆیە ئەوەی کە ئێستا ناومان ناوە پیشەنگەکەمە بە ناوی پارادۆکسە. پارادۆکس بەمانە بەواتای دژی ئەویتر، دژی با بڵێن ئێمە هونەر لە دژی جەنگ. ئەوە پەیامی ئێمەی هونەرمەندە وەک هونەرمەندی کورد و هونەرمەندی فەڕەنسی. زۆر سوپاس بۆ ئێوە.